بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ داواکارم لە پەروەردیگار خی گەورە تاعات و عیبادەت و ڕۆژووی گشتیاکتان قبول بفەرمێ ئینشاءالله. بەڕێزان تەوەری ئەو ڕۆمان بابەتی خۆشویستن لە بینی موسڵمانان و لە بینی مرۆڤەکان. ئەمڕۆ ئەم بابەتە گەنگەشە ئەکەین ئینشاءالله لەو بەرنامەیە لە خزمەت زانای دەڤەرەکەمان جەناب مامۆستا ڕەسوول گەزنەی جەناب مامۆستای خوا بەخێر بێ خی گەورە سەلامتان کە ئینشاءالله. جەناب مامۆستا ئەگەر بێت و بە دەست پێ بکەین مامۆستا ئەو چەمکە چەمشی خۆشەویستی بینی موسڵمانان بە تایبەتی کە ئەمە لە ڕەمەزانێ زیاتر زەقیەکەینەوە، ئایا ئەم چەمکە مامۆستا گرنگجەکەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چییە و چ ضرورەتێکی لەسەرە مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة مهرباني خواهي قورا برشي بسرولات ونجتمان وكومالقاي مروفايتي بتايبتي دبرا كمان بتايبتي روجي قراني أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم. سپاسی جەنابەتەکەم کە ماندبوونێکی زۆر ئەبینی لە پێناوی بەرنامەیەکی ئاینی کە زۆر زەرورە لە دەبەرەکەمان هەبیت بەنیسبەت دانیشتنی ئەوڕۆ لەسەر ئەو تەوارەی لە مانجی ڕەمەزانی پیرۆز جارەکی دیکە لە خوای گەورە پاڕێنەوە خوای گەورە عیبادەتی شەوی قەدرمان بەنسیب بکە، خوای گەورە ڕۆژەکان لە ڕۆژیداران قبول بکات و بەرە و کۆتا ڕۆژەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز هەنگاو ئەنین ئینشاءالله ئەو ژێژنە دەبیتە جێژنی برایەتی و خۆشەویستی و تەبایی. مامۆستای بەڕێز، برایەتی لە ئیسلام زەرورەتێکی مێژوویە، ینی برایەتی مرۆڤایەتی لە هەموو جیهان، یعنی نەک تەنها لە ناو کۆمەلگای موسڵمانان زەرورە بەڵکە لە هەموو جیهان ئەگەر ئاشتی هەبیت برایەتی ئەبیت، ئەگەر برایەتی هەبی ئاشتی ئەبیت، ئەگەر برایەتی هەبی زوڵم نابێت ستەم نابێت، ئەگەر برایەتی هەبی چینی هەژار و دەوڵەمەنەوەندە لە یەکتر دوور نییە، ئەگەر برایەتی هەبیت ئینسان خۆشەویستی خوای گەورە بەدەستدەێنیت. ئەگەر بگەڕینەوە سەر مێژووی ئیسلام تەبیعی ئەمە سێ جۆر برایەتیمان هەیە. برایەتێک هەیە برایەتی خاکە نیشتیمانە هاوڵاتی بوونە. ئێستا ئێمە لە دەبەرێکدا ئاژین دەبەری سۆران مەسیحی تێدایە موسڵمانیشی تێدایە، هەمومان بەیەکەوە لەسەر ئەو خاکە ئێژین، سود لەو ئاو هەوایە وەرئەگرین و پاراستنی ئەو خاکە ئەو ئاو هەوایە یعنی زەرورەتێکی مێژوویە لەسەر هەمومان. هەر وەکو لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شاری مەدینەدا هەبووە ئەو معاهەدەوە یان ئەو پەیمانەی لە بنودی دەستوری دەوڵەتی مەدینە پێغەمبەر صلی الله علیه و سلم داینە یەهودیەکان لەگەڵ موسڵمانان برایەتیەک یعنی پاراستنی برایەتی بۆ یعنی هاونیشتمانی بوون. بۆیە پێویستە ئەو برایەتی بپارێزین. دووەمیان برایەتیشترمان هەیە، ئەویش برایەتی مرۆڤایەتی. ئەی ئەوە نیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی کلکم من ئادەم و ئادەم من توراب، هەمومان لە ئەسڵ و ئەساسدا هەمومان وەچەی حەزرەتی ئادەم و حەواین، بە هەر بیر و باوەڕێک بە هەر بۆ چوونێک موسڵمانە مەسیحیە یەهودیە بوزیەکە ئاگر پەرستە بت پەرستێکە وەلحاصل هەر عەقیدەک هەر بیر و باوەڕەکە بیتن ئەمە لەوێدا مرۆڤەکان هەموو برای یەکتری، مرۆڤەکان برای یەکترن. و برایەتی سەیەمیشمان هەیەویش برایەتی ئیسلامە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کورتی ئەکاتەوە پێمانە فەرمی ئینەمە المؤمنون ئیخوە، یعنی باوەڕداران هەمووی برای یەکترن. لەوەشیان یعنی لە فەرمودەیەکی تردا فەرمی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. کەسێک لە ئێوە ئیمان و باوەڕی تەواو نییە تا ئەو شتەی لە بۆ خۆی پێخۆشە لە بۆ بەرامبەرەکەی خۆشی پێخۆش نەبێت. کەواتە زەرورە ئێمە لە هەموو ئەوەی کە باسم کرد لە هەر سێ بوارەکاندا ئێمە وەکو مامۆستای ئاینی زیاتر گرنگی بەوە بدەین و تەوعیەی خەڵک بکەین لە بۆ ئاشتەوایەتی و برایەتی و لە یەکتر نێزێک بوونەوە و یەکتر قبول کرد. جەناب مامۆستا گەر بێت و مەسەلەن بسمە سەر بابەتەشی ئێستا دەبینی لەناو کۆمەلگای ینی بەتایبەتی کۆمەلگای موسڵمانان ئەبینی زۆر خەڵک هەیە
يعني اهتمامێکی زۆر بەلایانی نوێژ و ڕۆژ و عیبادەت و ئەوشتانە ئەدەن بەڵام ئەبینی لەلایەنی مەسەلەن وشیاری برایەتی خۆشەویستی مسلمانان مشاکل بۆ نمونە ئەبینی نوێژ ئەکا بەڵام زەربە لە برای خۆیدا بینی نوێژ ئەکا بینی ینی خەریکە فتنە دەبینی دوو کەسی دروستەکە ئەوە مامۆستا ئیسلام چۆن ئەو بابەتە هەڵە سەنجینی ینی چ شتێکی بۆ دانا ئیسلام بڵێت ماوەسای بەڕێز یعنی دەبێ مرۆڤی مسلمان ئاینەکەی خۆی بە عیبادەت وەربگری بە عادەت نا بە ئەسەفەوە یعنی بەڕاستی ئەوەی جێگەی داخە لە ناو ئێمەدا لە کۆمەلگای ئێمە ناتوانم تهدیدی بکەم بە ژمارە بە نێزیک بوونەوە بەڵ خەڵکەشی یەکجار زۆر هەیە یعنی ئاینەکەی بە عادەت وەرگرتێ بە عیبادەتی وەرنەگرتێ مەسەلەن بامە نمونەیەکی قورئانی بینینەوە دەربارەی نوێژ و تاعەت کە ئەوە شتێکی شەخصیە قوربان یعنی من نوێژەکەم لە بۆ خۆیتم ڕۆژی ئەگرم لە بۆ خۆیتم تاکە یعنی عیبادەتێکی تاکە لەگەڵ پەروەردیگار ئایا ئەو نوێژەی کە ئەیکەم دەبی لە مەفهومی نوێژەکەی تێبگەم ئەنجامەکەی نوێژ چم لێ بکات خوای جل جلاله لە قورئانی پیرۆزە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر واتە ئەو نوێژاک بەردەوام بوون لەسەر نوێژ لەسەر ئەو تاعەتە دەبێوات لێ بکەوە لە هەموو شتە خراپەکان و دوورکەوە فەحشا ئەوەی بە زمان ئەگۆترێت درۆ بوختان غەیبەت نەمیمی فەسادی دووڕووی هەرچی خراپەیە بە زمان جویندان دەبێ مرۆڤ بەو نوێژە ئەو نوێژەوای لێ بکە لەو شتانەوە دوورکە منکەرات هەموو ئەوەی کە بەدەست و حەرەکات ئەکرێت بەرامبەر لە بەرامبەرەکەی خۆت کەواتە دەبی ئەو نوێژە پاکمان بکاتەوە خاوێن بمان بکاتەوە یعنی نمونەیەکی زیندوی کۆمەلگابین یعنی خۆشە ئێستا خۆزگا لە ناو بازاڕی هاک کەلیمەکی کوردەواری خۆمان هەبوو لە بابوو باپیران بەزێمایە ئەڵێ لەو کەسەی بترسێ کە لە خوا ناترسێ سبحان الله چەند جوانیان گوتێ یعنی دەبی ئینسانی مسلمان المسلم من سلم المسلمون من لسانه ويده دەبێ ئەو تاکە مسلمانە ئەوەندە پاک و خاوێن بی ئەوەندە خاوێن ببیتەوە لە ناو بازاڕی لە ناو کۆمەلگە لە ناو مجتەمع لە شوێنەچی لە دانیشتن تاک نوێژ خوێنان بناسی هەڵس و کەوتان ڕەفتاریان گفتوگۆیان دەبێ ئەو نوێژەوای لێکردن پاچی کردبنەوە ئەگەر نوێژەکی وها بکەین ئەوە نوێژەکە مەقبولە لەکن خوای گەورە دەبین لە خوای گەورە نێزیک دەبینەوە وە دەبینە کەسێک لە ناو کۆمەلگاش هەم زەی اعتیمادی خەڵک هەم کەسەکی باوەڕ پێکرا لە ناو خەڵک لەبەرەوەی زمانمان پاکە دەستمان پاکە نەفسمان پاکە ئەگەر هەموو لەو شتانە خۆمان خاوین کردەوە تەبیعی ئەوە زۆر گرنگە پێچەوانەکەی جەنابەت کە باست کرد ئەگەر نوێژێک دوورمان نەخاتەوە لە شتە خراپەکان چ جیاوازی لە بینی ئەوەی هەیە ئەو نوێژەی بکەتیانە چ جیاوازێک دەکرێت ناک زۆنە زانای مامۆستا ئەمە لە هەر بابەتەشی یعنی بەتایبەتی لە بابەتە ئاینیەکان یعنی تقریبا لە بابەتەکە چ بابەتێشی یعنی مەسەلەن ئەمرێکی خوایی بیکەوە بڵێ ئەو ئیشە خێرە بکە یان بڵێ ئەو ئیشە خراپە مەکە دەگەڕێنەوە لای شێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامۆستا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆی یعنی لە کاروباری خۆی چەند گرنگی بە برایەتی داوە و چی کردووە لە ئەوەی برایەتی یان خۆشەویستی بینی مسلمانان زیاتر پتەوە بی و ڕەنگ بداتەوە لە ناو ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ ماوەستای بەڕێز یعنی باسمان کرد لەوەی لە دەستوری مەدینە بە زەقیە و خاڵە دیارە برایەتی لە بینی مسلمان و یەهودیەکان بەڵام وەرە شتێکی لەوەی گرنگتر و گەورەتر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەمعی مهاجرین ئەوانەی لەگەڵ پێغەمبەری خوا کۆچیان کردبوو و لەگەڵ جەمعی ئەنسار خاوەن ماڵەکانی مەدینە ئەوانەی باوەشیان لە بۆ پێغەمبەر و لە بۆ سەحابەی کیرام کردەوە ئەوانەی ماڵی خۆیان کردە ماڵی پێغەمبەر و سەحابەکانی پێغەمبەری خوا تەئاخی برایەتی دروست کرد لە بینی ئەنسار و مهاجرین هەر یەک لە ئەنسارەکان دەگە یەکێک لە مهاجرینەکان پێغەمبەری خوا ئەیفەرموو فلان تۆ لەگەڵ فلان تۆ لەگەڵ فلان یعنی دیاری ئەکرد تاوای لێ هاتە ئەنساریەکان گەیشتە ئەو ڕادەی ماڵی خۆیان لەگەڵ مەسەلەن یەک لەوانەی کە ئەنساری بوو بە یەکێک لە سەحابەکانی پێغەمبەریە فەرمی پێغەمبەری خوا فەرمانی پێکردینە کە ئەمن و تو برابین
برای ئاینی نەواتە ئەمن باغەکەم هەیە لە باغی خورمەی تۆ لەگەڵ باغەکەی نیوەی دەگەمن ئەو جارەی ئەو سەحابە مهاجریە هەندە ئینسانەشی پاکە ئەڵێ دەست خۆشبی باغەکەت لێ قبول ناکەم باغەکەی خۆتە میراتی میراتگرەکانی تووە بەڵام ئەوەی لۆ من جێی دڵخۆشی ئەمە نەتوانم بەکرێ ئیش لە ناو باغەکەی تو بکەم یعنی گەیشتە ئەو ڕادەی سەحابەی کیرام یعنی ئەنساریەکان ئامادە بوون سەروەت و سامانی خۆیان لەو برایەتەی پێغەمبەر لە بینیوانی دروست کرد یعنی سەروەت و سامانی خۆیان میراتەکەی خۆشیان لەگەڵ ئەواندا بەژووکەن ئەوە نمونەیەکی هەرە زیندویە لە ژیانی پێغەمبەر و لە ژیانی سەحابە یان ئەگەر ئەمە بین تەماشا بکەین مامۆستای بەڕێز یعنی برایەتی خۆشەویستی وەرە یعنی لە یەشێک لە غەزاواتەکان هەتا لە شەڕی بەدر یەکێک لە سەحابەکان کە دەچیت بە دوای برایەکەی خۆیدا ئەگەڕێت لە ناو بریندارەکان برایەکەی تێنی ئاوەکەی لە بۆ ئەبات ئاوەکەی نێزیکە کات بخواتەوە تەماشای تەنشتە خۆیەکە ئەڵێ نا دەبێ ئەو برایم ئاو بخواتەوە ئەویش لێ وەرەگری ئەدیاتاوی هەفت زیاتر لە دوو ڕیوایەت 45 یان 72 کەس ئاوەکە ئاخیری دێتۆکن یەکەمەکەیە بەڵام سبحان الله کە ئاوەکە هات گیانی سپاردبوو شەهید ببوو ئەوە پێمان ئەڵێ یعنی ئەوانە چەند جوان برایەتیان لە بینی خۆ لە کاتی سەرەمەرگ لە کاتی تێنیەتی لە کاتی برسێتی ئامادەی بووینە قوربانی بە هەر شتێک بدەن بەڵام لەسەر عەقیدەیەکی پاک بە وەرگرتنێکی عادەتینە بە وەرگرتنێکی عیبادەت بۆیە ئەوە لە ڕنگدانەوەی لە ژیانی سەحابەی پێغەمبەر بەردەوام بووە و تا ئەو ئاخیرانەش یعنی مامۆستایانی ئاینی مامۆستا بە تەمەنەکان لە مینبەری مزگەوتەکان خەڵکیان لە کوردستان وا لێ ڕاهینایە برایەتی و خۆشەویستێک دروست ئەبوو مەسەلە نمونەیەک باوی من و باوی جەنابەت برادەر بوون بای من لە گوندێکی دوورە دەست لەوانەیە ئەو کاتی مەسەلەن ڕێی سیارە نەبووە هەبووە کابرا لێرە برادەرەشی لە ڕانیە بووە لە قەڵاتزێ هەبووە لە هەولێرێ لە سولەیمانیە لە دهۆک لە منتقەی ئاکرێ بە پێات چووە یعنی دوو ڕۆژە بەڕێەوە بووە لە چوویمە سەردانی برادەری خۆم هەفتێکی لەکن مایتەوە یعنی ئەوە چی لێوە کردە وەڕەجولانی تەحابا فی الله ئەوە محەبەتی خوای گەورە بۆ وای لێکردینە دینە پاکەکە وای لێکردنە ببنە برای یەکتر بەڵام ئێستا بە ئەسەفەوە چ ئەبینین لە ناو کۆمەلگای خۆمان یعنی مامۆستای بەڕێز گەیشتینە سەردەمەک گەیشتێنە قۆناغێک بەڕاستی یعنی برای نییە ئێستا یعنی خزمایەتی خەریکە شیرازەی تێکەچی خەریکە هەموو ئەو شتە جوانانەی لە کۆمەلگای کوردەواری هەبوون بەو عەولەمەی ڕووی لە هەرێم کرد کە ئێستا نەوەیەک پێ ئەگات بەڕاستی هەموو ئەوانە ئەسڕیتەوە وەلەی تێناگە و بەهای نزانی قیمەتی نزانی کە ئەوەش بەڕاستی خەتەرێکی یەکجار گەورەیە لەسەر دوا ڕۆژی میلەتەکان بۆیە لێرەدا لە بەرنامەی جەنابەت لەو مینبەرە داوا لە مامۆستایانی ئاینی ئەەکەم هەر چۆن درێغیان نەکردە لە داهاتوش درێغی نەکەن بەڕاستی یعنی زەرورە پێویستە زۆر گرنگە ساڵانە 4 وتار تا 6 وتار دووبارە بکرێتەوە لەسەر ژیانی برایەتی و تەبایی و یەکتر قبولکردن و یەکتر خۆشویستن و دروستبوونەوەی شیرازەی خێزانی وەکو جاران ئەوە شتێکی زۆر بە گرنگ و پێویستی ئەزانین زانای مامۆستاگەر یعنی تیشی بخینە سەر خاڵەشی لەگەڵ جەنابەت زۆر جارە مامۆستا دەبینی لە بەندی موسڵمانان تقریبا لەسەر لەلایەنی دینیەوە ئەبینی شیرازەی برایەتی تێک ئەچی ئەبینی ڕێی جیاواز لە بینی مەسەلەن دوو دۆست و برادەر ئەبینی هەر یەکە و فکرێکی هەیە ئەبینی مامۆستا لەو بینە کە مناقەشەیەکەکەن لە دەرەنجامدا زەربەوە برایەتی بینی هەردووشان ئەکەوی ئەوانە ڕشان لێکەبیتەوە ئایا مامۆستا لە ڕوانگەی ئیسلامەوە مەسەلەن شتێکی ئاینی بۆ نمونەیان ئەبینی شتێکی خیلافی لە بینی دوو کەسی کە بۆ هۆی دەمەقاڵی ئایا و بەتەوان حیسابەکە برایەتی زەڕبەی پێ بکەوی مامۆستای بەڕێز تەبیعی ئێستا بە لە کڕین و فرۆشتنی بازاڕیەوە دەست پێ بکەین یعنی دوو کەس شەریکی یەکن بڕۆ بگرە بە دەگمەن کەسەکی ئەبینی بە ساڵ لە بۆ تەحدید بکە برێ ئەمن 10 ساڵە 15 ساڵە هاوبەشم شەریکم دەگە ئەو کابرای لە معاملەی خیانەت دروستە بیت برایەتی نامێنیت بڕۆ ئەو جارەی نێزیک بووە لە گەڕەکەچی لە کۆڵانەچی
جیرانەکەت هەیە جیران برای ئینسانیە یعنی ئەو ئامۆژگاریانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاگادار نەکاتەوە تەوسیە و ئامۆژگاری لەسەر پاراستنی مافی جیران یعنی حتا ئاگاتە ئەو ڕادەی کە ئەفەرمی لەوەی نزیک بوونەوە کە پێغەمبەر ئەوەندە یعنی حەزرەتی جوبرایل ئامۆژگاری کردم چاک بووم لەگەڵ جیرانەکە جیران میرات لە جیران بگریت یعنی بزانت چەند نزیک دەبیتەوە لەوەی کەواتە ئەو برایەتیە زۆر زۆر گرنگە بە ئەسەفەوە ئەوەش نەمایە ئەوە لە مانجە ڕەمەزان دابنێ باوڕە تەبی لا يؤمن أحدكم با فرمودەکەی وەکو خۆی مەفهومەکەی وەربگرین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی یەکێک لەنگۆ ئیمانی تەواو نییە لە ماڵەوە تێر بخوات جیرانەکەش لە تەنیشتی برسی بی دەبی چەند ماڵ هەبی ئێستا لەو مانجە ڕەمەزانە ئیفتارەکەی باوڕە تەبی تەبەن لە قەیرانێک داینە لە قەیرانی مەعاش موچە بێپارەیی بێبازاڕی کەسی وایە تا ئێستا شیلۆیەکی گۆشتی نەخواردێ بەڵام ئەو دەوڵەمەندە ئامادە نەبووە برایەتێکی دەگە ئەو هەژاری جیرانی خۆی بسەلمێنیت ژەمە خواردنە شیلۆ ئامادە بکە مەحەبەت دروستەبی برایەتی دروستەبی تەهاب بوو تەهاد و تەحاب بوو بەخشین بەیە بەرامبەر بە یەکدی هەدیەی لە بۆ یەکدی کە بەندۆ ئەوەی مەحەبەت و برایەتی و خۆشەویستی دروستبی ئەوزار دێتەوە ناو سەفی مزگەوتەکان ناو نوێش خوێنان مامۆستا بە ئەسەفەوە بەڕاستی یعنی تووشی سەردەمێکی سەیر بووینە یعنی ئەبینی فتوا کەتیتە دەستی کەسانێک کە ئەهلی فتوان نییە بەڵێ بەڵێ گەنجەکە و شارەزای سۆشال میدیایە و پەنجەی لێ ئادا ئەنواعیشت دێتە سەرێ و بڕۆ و پەنجەی لێدە ئەو مامۆستایەوە هایگوت ئەو مامۆستایەوە هایگوت زالەوەشیان تێپەڕی مامۆستا جان ئێستا نەهجەکی دیکەیان دروست کردیە شەودا ئانیشن مەجموعە خەڵکێک دەربارەی با بڵێن دەربارەی حەدی زەکات قسە بکەن ئەوە بەنمونە یەکەڵێ زەکات لەوە یەکەوی ئەکەڵێ ناکەوی ئەکەڵێ لە هەندە یەکەوی لەوەی ناکەوی دەبا ئەرێ ڕقم تەلەفۆنی فلان مەلا توێە تەلەفۆنی لۆ جەنابتەکە ئەوا کردیتە سەماع خارجی هەموو گویان لێ ئەمن لە تەنش ڕاوەست ئەمیش تەلەفۆنی لۆ فلان مامۆستایەکەم مامۆستا ئاگای لێک نییە ئەوەی دیکە یعنی هەریەک بە شێوەیەک مامۆستای تێگەینین مامۆستا وەکو لەسەر پرسیارەکەی کەسەکە وەڵامەداتەوە ئاخیرەکەی وا لێ دێز یعنی فەوزایەک لە فتوای دروستە بیت لۆیە بەڕاستی یان ئێمە زۆر جارە باس لەکرد یعنی لەناو خۆمان لەگە مامۆستانی ئاینی ئەڵێن ڕەجان مامۆستانی ئاینی پێویستە خۆیان لە فتوا بپارێزن لە ڕێگای سوشال میدیا و بەڵێ یعنی ئەمە لێژنەی فتوامان هەیە با هەندێک شت لە بۆ لێژنەی فتوا بەجێبێرێت ڕقەمەک 2 3 4 ئەو ڕۆکە 2 3 برادەر پەیوەندیان بە منوا کردیە لەوانەیە پرسیارەکە لە جەنابەت و لە میش معلوم بی بەڵام وەکو ڕێزێک لە بۆ فتوا ڕقەمی یەکێک لە مامۆستایانی لێژنەی فتوام دایتێ پەیوەندی بەو مامۆستا بە ڕێزەوە بکە چ لە من کەم ناکاتەوە ئەوە نییە هانی ئەمن یعنی کە پرسیارم لێ بکە بەدەیان پرسیارم لێ بکە و دەبی وەڵامی هەمووی بار لا نەدەین لە تەوەرەکەی بینەوە سەر ئەسڵی تەوەرەکەی مامۆستای بەڕێز لە ناو مزگەوتێ لە ناو سەفی نوێژێ خەریکە ڕق و چینەک دروستە بیتن یەک پێ ئەو هالێ کە ئێک دەستی ئەو هاگری یەک پەنجەیە هەژینی یەک قنوتی ئەخوینی یەک ناخوینی یەک تەزبیحاتەکە یەک سەڵەواتی لێدا یعنی هەرا و زەجەشی دروستەکە یەک ئەرێ نەکەی سەرفترەی نابی بە پارە بدەیدەوی بە خۆراک بدە ئەوی لە دیکە ئەوی تەکفیرەکە ئەوی دیکە تەحریمەکە یعنی بەڕاستی فەوزایەکی گەورەیە بەڕاستی ئەوە بەغەیری ئاژاوە و تەفرەقە و دوو بەرەچی و لە یەکتر دوورکردنەوە هیچ شتێکی دیکە ناسەلمی لۆی مامۆستانی بەڕێز بەڕاستی ینی ئەوە جوزئیاتە لە عیبادات ئەمن زۆر تەبیە من لە وتاریش باسم کردیە لە منبەری مزگەوتم باس کردیە کاکە جان من بە تۆ ناڵێم قنوت بخوینە بەڵام تۆش لە تەنشتە خۆت پەنجەی لە کەسەکەی مەهەژینە مەڵێ نابی قنوت بخوینی و نوێژەکەت بەتاڵ تو وەکو خۆتە میش وەکو خۆم ئەمە ڕێز لە بۆچوونی تێگرم تۆش ڕێز لە بۆچوونیم بگرێت لۆیە بەڕاستی ینی ئەوەشیان دەبی پێداچوونەوە لەسا ئەو مەوزوعی بکرێت دەبی جارەی دیکە بە تایبەتی مامۆستانی ئاینی بە خۆمان دابچینەوە لە میبەری مزگەوتەکان
يعني هرسي بكري همو هوليك من الدين دين سما وصيب الدين والنصيحة تواو يا أو نصيحة وآموزگاريش يعني درس كردني كوملگاي چي باك شون كسي استيلاي دكتورك علاج ورقريت نخوشة لعلاج أو دكتوري استفادة أو خلقش حسابك كسي ميوانداري كسي قبولك برسيتي لسا سفر خواني ايواره تير خوانك ياخد آخر روحي إنسانيش برسية أو مروفاني دين لا نويجي هيني بجدارة كان وەکو نەخۆشێک تعاملی دەگە بکەی عیلاجی بدەیە وەکو کەسێک میوانداری لە ماڵی خوای گەورە میوانە دەبێ لەسە ئەو سەفرەخوانە خواردنێکی ڕۆحی وەربگریتن سوود بەخۆی بگەیت و بە کۆمەلگای دەوروبەری خۆشی بگەین. زەرای مامۆستا ئەگەر بێت و یعنی تقریبا هەستەکەم کاتەکەین خەریکە کۆتا بێ مامۆستا یعنی تیشی بخینە سەر ئەو زیانانەی ئەگەر هاتوو بۆ نمونە ئەو چەمشی خۆشەویستی بینی موسڵمانان پشتگوێ خرا ئایا کۆمەلگا چ زیانێکی مەسەرەن زیاتر تووشەبی و کێشەکان لە چەند دەرس هەڵە بدەن؟ خوای جل جلاله لقرآن بيروس بما فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين. خوای گەورە داوای یەکتا پەرستیمان لە یەکە دەبێ خوا بپەرستین و دەبێ لە فەرمانی پێغەمبەر ناسی باوەڕمان بە دوایین پێغەمبەری خوا هەبی لەسەر زەوی خوای گەورە پێمانە فەرمی وەلا تەنازع نیزاع و دووبەرەچی و لێکترازان با نەبیت لەناو کۆمەلگا بەعام ئەو جار بە تایبەتی لەناو موسڵمانە یعنی ئێستا بڕۆ ئەوە سەلەفیە و سۆفیە یعنی لەبەران بە چاوی غەرەز تەماشایەک دیکاکەن ئەرێ باشە مامۆستای بەڕێز ئەمنی سەلەفی جەنابەت سۆفی یان بەعەکسەوە بگرین ئەگەر ئەمە یەکتر قبول نەکەین ئەی ئەمە چ داوا لە خەڵکی دیکە بکەین خەڵکی عەوام لە بازاڕی لە بەرامبەر یەکتر قبول نەکەن لۆیە بەڕاستی هەر دەرزێک لە برایەتی کە دروستە بیتن ئەو دەرزە ئەگەر بە زووی چارەسەر نەکرێتن نیزاع دروستە بی کە نیزاع دروست بوو فتەفشەلو يعني هرس ديني أو كومل جاية كهرس هنا وتذهب ريحكم هيز قوة تواناي ناميني هر نمونه كيستا أجر همو يعني بدرفتي أزانين بيامي ما مصاني آيني لبو لاين السياسة كان هرمي كردستان أجر همو يان برابن برايتي يقديك قبول بكن لسميزي قفتو قدابنشن يعني بوش شوية تفرق درس نبيتن يعني هيز شي بقوة بۆیە ئەگەر بەردەوام بتنەوە نمونە بەوەی دەینەوە تەذهەبەری حکم هێز نامینی هێز لە یەکبووندایە کە یەکبوون نەما کە یەکتر قبولکردن نەما ئەو هێزە نەما تێگەیەوە بەرەو خراپێ لۆیە خوای گەورە کە ئەمرمان پێیەکە وەسبیڕوو سەبر و ئارام بگرن لە بەرامبەر یەکتر کەسێک بێڕێزی بەرامبەری من کرد خۆ من لە پێغەمبەری خوای گەورەتر نیمە پێغەمبەر عەفوی بەکارهێنا بە ئەمیش عەفو بەکاربینم لە زیاتر نیزاع عەفو جوان کەسێک ماڵی منی خوارد تەعادای لە من کرد خۆمانەی ئەوە نییە بێغیرەتی ماوەستا نا يعني لعنة الله الفتنة ناعمة لعن الله على من أيقظها فتنة نستيا لعنة إخوة لو كسي فتنة زندية كاتو طبعا كشيشة درزبو أبي تفتنة كفتنة درزبو كشتن درز أبي كشتن درزبو يعني خويني مروفة شي بهدر أرود هر وكو إمام عمر كافرمي يا كعبة أي برد رشكا أجا پیغمبری خوام ندید با ماچی کردبای ماچم ناکردی و پیغمبری خوا درباره کعبه فرمی والله خوینی انسان چی لو کعبه گورترو پیروستره واتا ولقد کرمنا بني آدم مروف زور گوریه خوای گوره بعقل و بحکمت زیای کردتو لبونەوەرەکانی دیکە بۆیە زۆر ضرورە مرۆڤەکان بگەڕێنەوە سەدەقەکانی قورئانی سەدەقەکانی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانین یعنی چ توڕاسێکی گەورەمان لەبۆ بەجێمایە لۆ ئەوەی ئەمە لەسەر ئەو توڕاسەی پەروەردە بین یەک لەوانە یەک لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەبدوڵای کوڕی عەباس کابرایەکی هەژار لە مزگەوتی مەدینەدا بینی داوایەکی لێیەکە عەبدوڵای لە ئیعتیکافە اعتكاف عبادته كمعلومي جنابته بتايبتي لمانج رمضان زياتر خلشي إيماندار لمزقوتي أميني توا
دا ڕۆژە هەفتەیەکە 3 ڕۆژە مانگەکە ئەمینی تۆ بەس لە بۆ عیبادەت بەس خەریکی عیبادەتە بەس لە کاتی پارەنان خواردنەکە دەستنوێ شوشنەکە و قەڵای حاجەت هەسە دەردێتەوە. عەبدوڵای کوڕی عەباس کە ئەبینی ئەو کابرای یەکسەر ئیعتیکافەکەی بەجێ دێری لەگە کابراکە یەچی شتێکە دەبی لۆی جێبەجێ کە مشکیلە چی هەیە ئەری ئاخرە تو لە ئیعتیکافیە من کو دەبێت و لە عیبادەت بەتاکەم فەرمووی گوێم لە پێغەمبەری خوای بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی واللهی مسلمانێک بچیت هاوکاری برایەکی خۆی مسلمان بکاتن باشترە لەوەی یعنی چارەسەری کێشەکەی لەو بکە زۆر گەورەترە لەوەی یەک مانگ لە مزگەوتی پێغەمبەری خوای ئیعتیکاف بکە کەواتە مامۆستا گیان ئەو دینە پاکە بەڕاستی دینی عەمەلە دینی کردارە دینی گفتار بەتەنها نییە لۆیە لە کۆتاییەکەی مامۆستا ئینسانی ئیماندار کە پێغەمبەر فەرمووی المؤمن كالنحل لا يأكل إلا طيبة ولا يضع إلا طيب ئینسانی ئیماندار دەبێ وەکو مێشە هەنجین وابی بەس شتی پاک و خاوێن بخوات بەس شتی پاک و خاوێنێکی لێ دەربچی واتە دەبێ ئەو زمانە هەندە پاک بی ئەوەندە پاک بیت یعنی گوڵی لێ بباری بۆنشی خۆشی لێباری نەک لەه و لەعب و جیندان و بێڕێزی و غەیبەت و لێکترازان و یعنی بێڕێزی لە بەرامبەرەکەی دەبێ مسلمان بەو شێوەی تەعامل لەگەڵ یەکتری بکەن. دەستەکان خۆبزانێ مامۆستای خۆی گەورە پاداش بداتەوە بەڕاستی سوودێکی زۆرمان لە جەنابەت بینی پێم خۆشە لە کۆتایی یعنی یەک ملاحەزە و پەیامێکت لەسەر ئەو بابەتە بۆ مسلمانان یان بەستەخیلال یەک دەخە مامۆستا. وڵا ئاخیر پەیامەوەیە دەبی هەمومان بگەڕینەوە کە باسم کرد دەقەکانی قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم برای یەکتر بین یەکترمان خۆش بوێتن لە خەمێ جیرانی خۆمان بین لە خەمە خاک و وڵاتی خۆمان بین لە خەمی یەکتر بین کەسێک کێشەشی هەبوو بە بەهانای بڕۆ چارەسەری کێشەکەی لە بۆ بکە کە پێغەمبەری خوا فەرمووی واللهی کەسێک لە ئێوە ئیمانی تەواو نییە حتا ئەوەی لە بۆ خۆی پێخۆشە لە بۆ برای مسلمانی خۆی پێخۆش نەبی خۆزگە گەیش باینە ئەو ئیمانە بە قووەت و بەهێزەی هەموو شتە شخصیەکانەمان وەلانابانە لە پێناوی دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست کە ئەوڕۆکە زۆر زۆر زەرورەتێکی مێژوویە و مامۆستای ئاینی بەڕاستی دەبی بە چەکی سەردەم خۆی سەگدار بکە خۆی پەروەردە بکات خۆی بەهێز بکە بۆ ئەوەی بتوانی لە بەرامبەر ئەو تەوژمەی کە خەریکە شێرازەی کۆمەلگای کوردەواری تێکەدات بینیتەوە سەر ڕێگای ڕاستەقینەکەی و بە تایبەتی ئەو گەنجە خۆشەویستانە بە تایبەتی لە قۆناغەکانی زانکۆکان پەیمانگاکان قوتابخانەکان زەرورە کە ئەمن پێشنیارم کرد لە دامە وەزارەتی تەربیە بەنووسینیش زەرورە یعنی لە کۆبوونەوەی دایک و بابان ساڵانە مامۆستایەکی ئاینی بانگ بکرێت لە ڕووی ئاینی چ پەیامێک بگەینیتە پەروەردەی ئەرچی مامۆستا ئەرچی قوتابی ئەرچی دایک و باب و ئەرچی کۆمەلگا بەرامبەر بە خوێندن یعنی ئەوە زۆر زۆر زەرورە هیوادارم لە ساڵەکانی داهاتوو ئەوە با بواری جێبەجێکردن چونکە بەڕاستی بە سەراحەت مامۆستا ئەو خەڵکەی گوێ لە مامۆستای ئاینی ڕائەگری لەوانەیە گوێ لە مشریفی ڕانەگری گوێ لە وەزیری پەروەردەش ڕانەگری پەیامی مامۆستای پەیامەکی پیرۆزە خوای گەورە ئەو پەیامەی دایتێ وما على الرسول إلا البلاغ. دەستەکان خۆشزانێ مامۆستا زارشی لێمەش دەستخۆشی لە جەنابەتە کە مامۆستای بەڕێزی وای سەرکەوتنت لەوە خوازی ئینشاءالله بەردەوامی لەسەر ئەو کارە پیرۆز خوای گەورە سەلامەتتان کارە مامۆستا سوپاس دەکەین دووبارە مامۆستا زانات بەخێر بێ و ئینشاءالله خوای گەورە پاداش بداتەوە یا ڕەبی. بەڵێ ئازیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان ئینشاءالله خوای گەورە پاداشتی جەنابی مامۆستا بداتەوە پاداشتی ئێوەی بەڕێز و ئازیزش بداتەوە ئینشاءالله دووبارە داواکارم لە پەروەردیگار خوای گەورە تاعات و عیبادەتی گشت لە قبول بفەرمێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.